داکۆکی کاری مافی ژنان و فەمەنیست و نووسەری مەسری نەوال سەعداوی دەنێکی پێشەنگی مافی ژنان بوو لە جیهانی عەرەبیدا کە لەسەر بۆچوونەکانی دەست بەسەر کرابوو. چەندین پەرتووکی لەسەر ژن و خەتەنەی مێینە بڵاو کردوتەوە ئەو بەڕاشکاوانە ڕخنەی لە نائەدالەتی حکومەت دەگرت. ئەوە دۆسیەکی ناڕەوایە زۆر بەڕوونی دژ بە یاسای ژمارە 3 ساڵی 1999 هەر بۆیە دەبێت دادگاڕەتی بکاتەوە. ئەسعداوی لە 21 ئازاری ساڵی 2021 لە تەمەنی 89 ساڵیدا کۆچی دوایی کردووە. لە ژیاننامەی خۆیدا کچێکی ئیزیز باسی لە گەورەبوونی کردووە لە کەلتورێکی پیاوسالاریدا کە کچان تووشی دەستدرێژی کردن بوون لەوانە هاوسەرگیری منداڵان و خەتەنەکردنی مێینە. دوای ئەوەی خۆی کە کچێکی گەنج بووە ئەو ڕێکارەی بۆ ئەنجام درابوو لە کاتێکدا لە ساڵەکانی 1950-1960دا کە وەک پزیشک کاری کردووە پیادەی هەڵمەتێکی سەرەتایی دژ خەتەنەکردن کردووە. دواتریش لە ژیانیدا ڕخنەی لە دەسەڵاتدارانی ئاینی و ئیسلامیەکان و حکومەتەکانی دەگرت بەهۆی بەرگریکردنیان لە بەها کۆنەپەرستەکان. ئەو مافی مرۆڤە کە بە شێوەیەکی ئاشیانە خۆپیشاندان بکات و لێیان نەدرێت نە لە پیاو نە لە ژن نەدرێت. منیش لێرەم تا ئەوە بڵێم هەروەها کە بڵێن ئەو ڕژێمەی لە ژن و پیاو دەدات لە خۆپیشاندانەکاندا نیشانەی لاوازیەتی نەک بەهێزبوونی. بۆچوونەکانی سەعداوی چەندین جار لەگەڵ دەسەڵاتدارانی مەسری تووشی کێشەی دەکرد. لە ساڵانی هەفتەکانی سەدەی ڕابردوو لە وەزارەتی تەندروستی دوور خرایەوە. لە ساڵی 1970 دوای ڕەخنەگرتن لە ئەنوەر ساداتی سەرۆکۆماری ئەو کاتەی مەسر کەمێک پێش تیرۆرکردنی زیندانی کرا. لە ساڵانی 90ەکاندا دوای هەڕەشەی کوشتن لەلایەن چەکدارە ئیسلامیەکانەوە ماوەیەکی لە دەرەوەی مەسر بەسەر برد. زۆرێک لە کتێبەکانی کە بریتین لە ژن و سێکس و ڕووی شاوراوەی حەوا لە دەرەوەی وڵات وەرگێڕدراون. من دەمەوێت لە کۆمەڵگایەکی دادپەروەرانەدا بژیم مرۆڤایەتی و دادپەروەری و ئازادی تیابێت. من خەڵکی گوندم مرۆڤێکی ئاسایی و خاکیم داوای ژیانێکی سادە و ڕەوایانە دەکەم کە خەڵکی یەکتریان خۆش بوێت خەڵکی یەکتری نەکوژن بازرگانی بە ئاینەوە نەکرێت ڕاستگویی هەبێت پیاو خیانەت لە هاوسەرەکەی نەکات یەکسانی هەبێت و هیچی تر هەر بۆیە ئەگەر ئەوە بەدینەکەم خەبات دەکەم. هەرچەندێکە لە مەسردا کە زۆر جار وەک کێشە سازێک وێنا دەکرا کە بانگەشەی بۆ بۆچوونەکانی ڕۆژ ئاوای دەکرد هەندێک لە بەرهەمەکانی ئیدانەکران و لە کتێبەخانەکان ڕاکێشرانەوە. شایان پاشا بۆ راپۆرتی نادین ئیبراهیم دەنی ئەمریکا واشنگتن.